کۆمەڵی دادگەری کوردستان وەک یەکێک لە حیزبە سیاسیە سەرەکیەکانی سەرگۆڕەپانی هەرێمی کوردستان لە قۆناغێکی کاری سیاسیدا بەشداری لە ئیدارەدانی وڵاتدا کردووە و تیمێک لە کەسانی شارەزا و ئەمانەتداری ناردووەتە کایەکانی حکوومەتداریەوە. ئەگەر حکوومەت و ئەنجومەنی خۆجێیەکان بە نمونە وەربگیرێن، دەردەکەوێت کارەکتەری کۆمەڵی دادگەری لەو ناوەندانەدا جێپەنجەی دیار بووە. وەک خۆشیان دەڵێن تاکە ئامانجی کۆمەڵ لەو ناوەندانەی حکوومەتداری چاکسازی و خزمەت بووە. لەو چوارچێوەیەدا قایمقامی قەزای ماوەت کە لە پشکی کۆمەڵی دادگەریە بە کورتی ئاماژە بە بەشێک لەو ئەرک و پرۆژانە دەکات کە لە ماوەی دەست بەکاربوونیدا بۆ سنووری قەزا کە ئەنجام دراون. لەم فترێکە من لێو بووم لەوە ئەچێت لە سەر و ملیار دینار لە بواری کارەبایە خزمەت گوزاری کراوێ. ئێمە سپاس بخوا لە بواری ڕێگەوبانە ساڵانە ئەوەی بەپیتوانە ڕاستە لە سەرخواستی ئێمەش و خەڵکەش نەبووە، بەڵام کاری نۆژەنکردنەوە کراوە. ساڵی پار کە ساڵی 2020 بوو کە سەردەمی کۆڕۆنا و بارە قورسە بوو، ئێمە توانیمان لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی ڕێگەوبانەوە نزیکەی 100 ملیۆن دینار دەستخین بۆ نۆژەنکردنەوەی ڕێگای قیری سەرەکی قەزای ماوەت. هەر لە ساڵی 2019 و 20 توانراوە پردێک بۆ گوندی باناڵێ دروست کرێ بە نزیکەی سەرمای 200 ملیۆن دینار و لە پرۆژەی ئاویشان نۆژەنکردنەوە لە هەندێک شوێناکراوە. وەکو وتم تەمان ئەم شتانە لەسەر خواست و بە حەز و خواستی ئێمە لە سنووری حەز و خواستی ئێمە نەبووە، بەڵام ئێمە لە هەوڵەکانمان بەردەوام بووینەوە ساوی. لای خۆیەوە بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەر لە پشکی کۆمەڵی دادگەری دووپاتی دەکاتەوە. ئەوان لە ماوەی کارکردنیاندا لە سنوورەکە ئەوەندەی توانی بێتیان لە هەوڵی بنیادنانەوەی ژێرخانی ناوچە گوندنشینەکاندا بوون. دەژڵێت ئەوەی کردومانە بە ئەرکی سەرشانی خۆمان زانیوە و بەردەوامیشین لەسەر ئەو پەیامە. سەبارەت بە سێکتەری کشتتوکاڵ ئێمە لە ڕێی ڕێکخراوە نەودەوڵەتەکانەوە چه ڕێکخراوی کۆمیتی خاچی سووری نێونەتەوەیی بێت، چه ڕێکخراوی ڕیج بێت، چه ڕێکخراوی GIZ بێ، ئێمە توانیمانە بە دروستکردنی بەندا و بە دروستکردنی دۆزینەوەی هەلی کار بە خزمەتکردنی هەژاران لە گوندەکانە بتوانین ئاژەڵیان بۆ دابینکەی بۆی بتوان هەم هەلی کارێک بێ هەم خزمەتیان بکەن و ژێویخوانی پێدابینکەن. تایبەت بە کەیسی جینۆساید و ئەنفال توانیمانە لە ڕێگەی ڕێکخراوی CDO هەوڵێک بدەین بۆی کەیسی جینۆسایدی سنوورەکە ئەنفالی سنوورەکە بتوانین بە ئەرشیفەکەین دۆکۆمنتکەین بۆی بتوانین زیاتر خزمەت بە سنووری ناحیە ئاغجەڵە و دەوریبەری بکەین. ئەوەی کردومانە لە ماوەی ڕابردووە ئەوە جێگەی شانازیە بۆ ئێمەوە خزمەت و ئەرکی خۆمان جێبەجێ کردەوە، دڵنیای هاوڵاتیانی سنوورەکەکەینەوە گوندنشینان خەڵکی سنتەری ناحیەکەمان کە ئێمە لەسەر خەتە بین و ئەوەی کە لە بەرنامە پرۆگراممانایە ئومێد دەکەین بتوانین جێبەجێکەین و خزمەتی زیاتر بە سنووری ناحیە ئاغجەڵە و دەوروبەری بکەین. هەر لەو ڕۆ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەسەر فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پێداگری لەوە دەکات ئەوان داواکارن یاساکان وەک خۆیان جێبەجێ بکرێن تاوەکو کار لەسەر بەدامەزراوەیکردنی سێکتەرەکان بکرێت. دەژڵێت ئێمە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر خۆمان بە داکۆکی کار لەو هاوڵاتی و گەڕەکانە زانیوە کە لە خزمەت گوزاری بێبەش کراون یاخود فەرامۆش کراون. ئاماز ئێمە ئێستا خۆمان یاسامان هەیە، یاسای ئەنجومەن پارێزگاکان هەیە ساڵ 2009 و هەروەها پەیڕەوێکی ناخۆشمان هەیە. ئامان زمان ئەوەیە ئەوانە جێبەجێ بکرێت، چونکە ئەوانە وەکو یاساکە دانرا وەکو بڵین پەیڕەوی ناخۆکە دانرا ڕاستە هەندێک کەم کوڕیارتیایە، بەڵام تا ڕادێکی باشە گە جێبەجێ بکرێت 150 جێبەجێ بکرێت خزمەتێکی زۆر باش بە شاری هەولێر دەکرێت. بەڵێ ئێمە وەکو بڵین فراکسیۆنی کۆمەڵی دادگەری زیاتر ئامان زمان ئەوەیە دەنگی گەڕەکە هەژار نشینەکان بگەێنین، دەنگی و کەسایانە بگەێنین کەوا دەنگیان ناگاتە شوێنی مەبەست بۆ دابینکردنی خزمەت گوزاریەکانیان و زیاتر هەڵمانداوە چکە هەندێک گەڕەکانی تر ئەبینەگەل ناو شاری هەولێر هەندێک گەڕک لەسەر حسابی هەندێک گەڕک زیاتر خزمەت گوزاری بۆ کریان ئەگەر بڵین زیاترش نەبێ ئەوان مافی خۆیان پێدراوە بە تەواوەتی هەندێک گەڕکش بە تەواوی ئیهمال کراوە و پژوێ خراوە. ئێمە زیاتر هەڵمانداوە دەنگی ئەوانە بگەێنین تر لە هەموو ڕوویەکان و لە هەموو سێکتەرەکانەوە زیاتر دەنگی ئەوانەمان گەیاندووە. فراکسیۆن و نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری لە حکومەتە خۆجێیەکان وێ ڕایکەمی توانای مادی و نەبوونی بودجە و بربەستی کارگێڕی و سیاسیش لە ماوەی کارکردن و مانەوەیان لە پۆستەکانیاندا وێنەیەکی جوانی بەڕێوەبردن و نوێنەرایەتی خەڵکیان پێشکەش کردووە. لە ساڵیادی ڕاگەاندنی کۆمەڵی دادگەریشدا ئەوان پەیمان نوێ دەکەنەوە کە بەردەوام دەبن لەسەر ئەو پەیام و چاکسازیەی
لە پێناویدا کۆمەڵ ئەرک و بەرپرسیارەتی خستووەتە سەر شانیان.